ئۆتۆمبیلەی دوژمنانی سەرۆکی تاساندووە و بووە بە خەونی هەموو سەرۆکەکانی جیهان و تەنانەت لە ئۆتۆمبیلەکەی سەرۆکی ئەمریکاش بەهێزترە. سڵاتان لێبێت لە نیابەختیارم لە بژاردەی ئەمڕۆمدا ئۆتۆمبیلە سەرسوڕێنەرەکەی ڤڵادیمیر پوتینی سەرۆکی رووسیاتان پێ ئاشنا دەکەم. ئۆتۆمبیلەکە هاوشێوەی کۆشکێکە کە لە سەر چایە دەڕوات، تایبەتمەندیەکانی زیاتر لە تانگ دەچێت، بۆ پاراستنی مەترسیدارترین سەرۆکی جیهان دروست کراوە. ئاشکرایە پوتین یەکێکە لەو سەرۆکانەی بەردەوام هەڵسوکەوت و بڕیارەکانی جێگەی سەرنج بوون و بە یەکێک لە مەترسیدارترین سەرۆکەکانی جیهان ناسراوە. بۆیە پاراستنی گیانی ئەم سەرۆکە کە فەرمانڕەوای یەکێک لە وڵاتە زلێزەکانی دنیا دەکات کارێکی هەروە ئاسان نییە و ڕێکاری تایبەت بە خۆی پێویستە. یەکێک لەو ڕێکارانەش ئۆتۆمبیلە تایبەتەکەیەتی کە بە پارێزراوترین شوێنی جیهان دادەنرێت. لە سەرەتای سەرۆکایەتیدا پوتین هاوشێوەی سەرۆکەکانی تری جیهان ئۆتۆمبیلێکی لە جۆری مارسێدس بێنزی ئەڵمانی بەکاردەهێنا، بەڵام لە ساڵی 2018دا بڕیاریدا ئۆتۆمبیلێکی دروستکراوی وڵاتەکەی خۆی بەکاربهێنێت بە ناوی لیمۆنزینی ئاورسینا کە لەلایەن پەیمانگای زانستی رووسیا و کۆمپانیای پۆرشی ئەڵمانیەوە دروستکراوە کە لە بەرهەمهێنانەکەیدا 192 ملیۆن دۆلاری دەویست. ئەم ئۆتۆمبیلە بوو بە خەونی هەموو سەرۆکەکانی جیهان و تەنانەت لە ئۆتۆمبیلەکەی سەرۆکی ئەمریکاش بەهێزترە. ئەوەی ئەم ئۆتۆمبیلەی زیاتر تایبەت کردووە توانای بەرگەگرتنیەتی لە دژی موشک و چەکی قورس و تەقینەوەی گەورە، واتە تواناکەی زیاترە لە توانای بەرگری تانکێکی گەورە، درێژەکەی نزیکەی 7 مەترە و بەرزەکەی 170 سانتیمەترە، کێشەکەشی زیاترە لە 8 تۆن. ئۆتۆمبیلەکە 12 پستۆنە و توانای 860 هێزی ئەسپی هەیە، خاوەنی 2 بزوێنەری بەنزین و کارەبایە و بە وزەی خۆریش بارگاوی دەکرێت. چینی دەرەوەی ئەم ئۆتۆمبیلە زرێپۆشە و کابینەکەی ناوەوە و تایەکانیشی گول لە نەبڕن. جیا لەوانە چەکی قورس و نارنجۆک و سیستەمی بینینی شەوانەش لە خۆ دەگرێت و هێماکانی ڕێگاوبان دەناسێتەوە و خێرایەکەشی سنووردار دەکات. ئەگەر سەرۆکیش تووشی هەر ڕووداوێکی لە ناکاو ببێتەوە، ئۆتۆمبیلەکە دەتوانێت بە شێوەیەکی ئۆتۆماتیکی کورسیەکانی سەرنشینەکان بگوازێتەوە بۆ شوێنێکی سەلامەتتر و هەموو پشتوێنەکانی سەلامەتی تون بکاتەوە و دواتر هەموو دەرگا و پەنجەرەکان دابخات. تەنانەت ئەگەر ئۆتۆمبیلەکە بە تەواوی نوقمی ئاو ببێت، سەرنشینەکانی دەتوانن بۆ چەند ڕۆژێک لە ناویدا بژین. لەگەڵ ئەمانەشدا ئەم ئۆتۆمبیلە شاهانەیە بەم تایبەتمەندیانەوە ناوەستێت، بەڵکو توانای ئەمبارکردنی ئۆکسجینی هەیە و خوێنی تایبەتی پوتینی سەرۆک و هەموو کەلوپێلێکی پێویستی ژیانکردن و کارکردنی تێدایە، تاوەکو سەرۆک لە ناویدا بەهێمنی و بە بێترس وڵات بەڕێوە بەرێت، بەو جۆرەی کە دەتوانێت پەیوەندی بە هەموو سێکتەرەکانی حکوومەتەوە بکات و کۆنفرانسی نێودەوڵەتیش ببەستێت. کاتێکیش پوتین دەچێتە دەرەوەی کۆشکەکەی 6 ئۆتۆمبیلی هاوشێوەی ئەو ئۆتۆمبیلەی لەگەڵدایە کە هەمویان سیستەمی دژەڕاداریان هەیە. ڤڵادیمیر پوتین جیا لەم ئۆتۆمبیلە سەرسوڕهێنەرەی خاوەنی شەمەندە فەرەجنۆکەیەکان و 22 ئۆتۆمبیلی شاهانەیە کە ئەوانیش لە ڕابردوودا چاوەکانی گیانیان بۆ لای خۆیان ڕاکێشا بوو. شەمەندەفەرەکە هاوشێوەی ئۆتۆمبیلەکان زرێپۆش کراوە و دەرگا و پەنجەرەی دژە فیشەکی هەیە، بەڵام بەهۆی تایبەتمەندیەکانی ناوی پێدەچێت پوتین بۆ خۆگەنجکردنەوە و خۆجوانکردن ئەم شەمەندەفەری بەکارهێنابێت، چونکە هۆڵێکی وەرزشی تێدایە بە تەواوی ئامێرەکانەوە، هەروەها ئامێری دژەپیری و شوێنێک بۆ چاودێری پێست و مەساجکردن و گەرماوێکی تورکی و ژوورێکی هەڵم لە خۆ دەگرێت، لەگەڵ ژوورێکی نووستنی شاهانە و میوانخانەیەکی ڕازاوە و تەنانەت سینەمایەکیشی تێدایە. تێچووی بەرهەمهێنانی ئەم شەمەندەفەرەش 74 ملیۆن دۆلار بووە کە ئەمە جگەلەوەی ساڵانە 15 ملیۆن دۆلار بۆ چاکردنەوەی خەرج دەکرێت، کە ئەمەش وای لە ڕووسەکان و چاودێرانی سیاسی کردووە کە بڵێن پوتین زۆر لە ژیان و دەسەڵاتی دەترسێت، بۆیە لە پێناو پاراستنی خۆشیدا
بارگرانێکی قورسی لەسەر شانی گەلی رووسیا دروست کردووە بەهۆی ئەم ژیانە شاهانەیەوە بەشێک لە سەرۆکەکانی دنیا هەوڵ دەدەن هاوشێوەی ئەو کار و ژیان بکەن.